لیارەکانی هەفتەی پێنجەمی خولی نایابی کوردستان پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای خۆی لە پیرمان میوانداری برایەتی کرد. لەگەڵ دەستپێکی یاریەکە برایەتی زوو گورزی خۆی وەشاند و لە خولەکی چوار لە ڕێگای عەبدوڕەحمان محەممەد بە ئەسیستێکی ئەمیر فەرحان بە گۆڵ یەکەم پێشکەوتن. لە خولەکی 34 جارێکی دیکە یارزانانی برایەتی دەرکەوتنەوە و لە ڕێگەی یارزان محەممەد خەلیل بە ئەسیستی موسعەب هەژار گۆڵی دووەمیشیان تۆمار کرد. لەگەڵەوە یارزانانی پێشمەرگەی هەولێر هەوڵیان بۆ کەمکردنەوەی جیاوازیەکە هەبوو، بەڵام ئەنجام لە نیوە یەکەمە خۆی مایەوە. لا نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 4 خولەک محەممەد خەلیل گۆڵی دووەمی خۆی و سێمی برایەتی لارێکە تۆمار کرد. دوای 5 خولەک توانە ئەمیر لە ڕێگای لێدانی ڕاستەوخۆ بە شێوازێکی جوان گۆڵ یەکەمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. یانی خاوەن ماڵ بەمەژ نەوەستان و لە خولەکی 87 گۆڵی دووەمیشان لە ڕێگای دادزی یارزانی بیانیەوە تۆمار کرد. تۆمارکردنی گۆڵی چوارەمی برایەتی لە ڕێگای شەمزین یاسین بە ئەسیستی عەبدوڕەحمان محەممەد کۆتایی بە هەموو شتێکێنا و دوجار برایەتی یارێکی بە 4 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ لە پێشمەرگەی هەولێر بردەوە. بەڕاستی ئەگەر بە خۆتان سەیریارەکەتان کردی و لێرە باشتر لە دەرەوە بینەر بوون، ئێمە یاریشی تا حدێک باشمان کرد. ڕاستە شەوتی یەکەم هەندێکمان لە جەوی یاریان نەبووین، بەس الحەمدوللا توانیمان 2 گۆڵ تۆمار بکەین. لە شەوتی دووەم هاتینەوە ناوە توانیمان زوو گۆڵێکی تر بین، لەخوا بە زیاد بێ فەریقمان باشە، ئینشاءڵڵا منافەسەی پلەکانی پێشەواکەین. ئاسایی ئەمە لە تۆ پێ ڕوودەداتن، ئەمەگە برێن لە خولەکی هیچ یاریەک نەدۆڕێن، هیچ هەڵک نەکەین، هیچ هەڵەکی تاشی نەکەن، هیچ هەڵەکی کۆمەڵ نەکەین، ئەمە نییە لە تۆپی پێ. بەڵام بەگشتی ئەمە ڕامان لە مستەوای تیپەکەما هەموو لە ژێمی دووەم ئاساییە. تیپی بەرامبەرشمان تیپێکی باش بوون، هەموو گەنج بوون، خێرا بوون لە پێشەوە، هەموو حساباتەشمان کردبوو، بەڵام ئەوان مۆفەق بوون، پیرۆزباییان لێ دەکەم و بەم سەرکەوتنە برایەتی ژمارە خاڵەکانی گەیاندە 10 خاڵ و پارێزگاری لە پێگەکەی لە خانەی دووەمی ڕیزبەندی کرد. هەرچی پێشمەرگەی هەولێریشە بەم شکستە بە 7 خاڵ بۆ خانەی حوتەم پاشەخشەی کرد. حوسێن محەممەد کەناڵی پێیام پیرمام.